بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەرەکەت بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردگار ئەم جارە تەمەنی دا و بە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست شاد بوومەوە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی تیشک، بۆ ئەوەی ئەم جارەشیان تیشک بخەینە سەر لایەنێکی تر لە لایەنەکانی پەروەردەی منداڵ و بۆ ئەوەی چۆن منداڵێکی نمونەیی دروست بکەین، پەروەردەی بکەین. خۆشەویستان، لە ئەڵقەکانی ڕابردوو باسی ئەوەمان کرد کەوا بۆ ئەوەی منداڵێک کە نمونەی دەربچێتن، منداڵێکی نمونەیی پەروەردە بکەین، نمونە بێت لە ناو منداڵەکان، دایک و باوک چاویان پێڕۆشن بێتن. باسمان لەوە کرد، گوتمان پێویستە منداڵ ئیجابی بێتن. ئیجابی بوون گوتمان واتە ئەرێنی بوون لە ژیاندا. اینجا واتای ئەرێنی بوونیش کە هەموو جار دووبارەم کردوتەوە بریتیە لە واتە چالاک بوون، واتە گەشبین بوون، واتە حەز بە لێپرسراوێتی کردن. اینجا واتە ئامانجدار بوون لە ژیاندا. گوتمان بۆ ئەوەی منداڵ ئیجابی بێ کۆمەڵێک ڕێگامان باس کرد. ئێستا بەردەوامین لەسەر ڕێگاکانی ئیجابی بوون، ئەرێنی بوون لە ژیاندا، چۆن منداڵ ئەرێنی دەبێ. لە چەند ئەڵقەیەکی ڕابردوو کۆمەڵێک ڕێگامان باس کرد. ئەو ڕێگایی ئەمڕۆ باسی دەکەین بۆ ئەرێنی بوونی منداڵ و بۆ ئەوەی ئەو جگەرگۆشەیە ببێتە منداڵێکی نمونەیی بریتیە لە ڕەوشت. خۆشەویستان، ڕەوشت بێگومان لە گرنگترین ئامرازە لە هەر ئامرازە گرنگەکانە. ئەگەر یعنی بڵین لە هەر ئامرازە گرنگەکانە بێگومان ڕاستمان گوتووە بۆ ئەوەی منداڵ ئیجابی بێتن، واتە بۆ ئەوەی ئەرێنی بێت بەڕاستی هۆکارێکی گرنگە، گرنگی بەم سیفەتە یاخود بە ڕەوشت بدەین بۆ ئەوەی منداڵ ئیجابی بێتن. ئەویشیان بریتیە لەوەی کە ئەو جگەرگۆشەیەمان پابند بێتن بە ئەخلاق و ڕەوشتی ئیسلامیانە. خۆشەویستان، پابندبوون بە ئەخلاقی ئیسلامی وەکو گوتم لەو کارە گرنگانەیە کە پێویستە مرۆڤی موسڵمان بە شێوازێکی گشتی پێوە پابند بێتن، و مرۆڤی ئیجابی بە شێوەیەکی تایبەت پێویستە پێوە پابند بێ. واتە بۆ ئەوەی مرۆڤ ئیجابی بێ پێویستە ڕەوشتەکانی ڕەوشتی ئیسلامی بن. بێگومان موسڵمانیش پێویستە لەسەری کە پێوە پابند بێ. اینجا کە کەسێک نمونەی بێت پێویستە بێگومان پابند بێ بەو ڕەوشتە ئیسلامیانەوە. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، بێگومان کەسی ئیجابی، کەسی ئەرێنی بە تەبیعەتی حاڵی خۆی، بە سروشتی خۆی، یعنی مامەڵە و هەڵسوکەوتی لەگەڵ خەڵکانی جۆرا و جۆرە، هەڵسوکەوت لەگەڵ خەڵکانی جۆرا و جۆر دەکاتن. بۆ ئەوەی هەڵسوکەوتیش لەگەڵ کەسی جۆرا و جۆر و تەبیعەتی جۆرا و جۆر بکاتن پێویستی بە ڕەوشتی جوانە. کو بە عەرەبی دەڵێن پێویستی بە ئەخلاقی حەمیدە هەیە، بە ڕەوشتی جوان هەیە. خۆشەویستان، بۆ ئەوەی بتوانیتن دڵی ئەو خەڵکە بەدەست بێنیتن، بۆ ئەوەی بتوانیتن کاریگەری لەسەر خەڵک دروست بکاتن. چۆن دەتوانی کاریگەری لەسەر بەرامبەرەکانی دروست بکە؟ وەکو گوتم کەسی نمونەیی، کەسی ئیجابی پێویستە پابند بێ بە ڕەوشتە ئیسلامیەکانەوە، پێویستە پابند بێ بە ڕەوشتی جوانەوە، ڕەوشتی جوانی تێدا بێتن بۆ ئەوەی کاریگەری لەسەر کەسانی بەرامبەر دروست بکاتن. بێگومان بن کە ئیسلامیش زۆر زۆر هانی موسڵمانان دەداتن کەوا پابند بن بە ڕەوشتەوە، بە ڕەوشتی جوانەوە، بە تایبەتی لە زۆرێک لە ئایەتەکانی قورئانی پیرۆز، لە فەرمودەکانی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەندەمان بەسە ئەگەر تەنها ئەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەربگرین دەربارەی هاندان و سووربوون لەسەر پابندبوون بە ئەخلاقی جوانەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چ دەفەرمێتن کە لە فەرمودەیەکی صحیح هاتووە؟ دەفەرمێتن إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم. دەفەرمێ مرۆڤی ئیماندار، کەسی باوەڕدار بەهۆی ڕەوشتی جوانیەوە، بەهۆی ئەخلاق و ڕەوشتی جوانەوە
یعنی دەگاتە پلەی کەسێک کە بە شەوان شەو نوێژ بکات و بە ڕۆژان بە ڕۆژوو بیتن. واتە تەنها بە ڕەوشت و پابەندبوون بە ئەخلاقی جوانەوە دەکرێت ئینسان بگاتە پلەی ئەو کەسەی کە بە شەوان شەو نوێژەکات و بە ڕۆژانیش بە ڕۆژوو دەبێتن. ئەوە هاندانێکی زۆر گەورەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمە هان دەدا کە ڕەوشتمان ئاکارمان جوان بێتن، چونکە دین مامەڵەکردنە لەگەڵ بەرامبەرەکان. ئیدی گرنگە خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، ئێمە ئەگەر توانیمان ئەم مەفهومە ئەم تۆیە لە ناخینەوەی نوێدا بتوانین ئەم مەفاهیمانە بچێنین، ئێمە بەڕاستی سەرکەوتنێکی زۆر گەورەمان بەدەستهێناوە لە ڕێی ئەوەدا کە توانیتمان و ئەگەر ئەم تۆیەمان چاند ئەم مەفهومەمان لە ناخینەوەی نوێدا چاند توانیتمان جیلێک پەروەردەکەین کە جیلەکە ئەو جیل و ئەو نەوەیە بەڕاستی جیل و نەوەیەکی ئیجابی دەردەچێت و بەرەو ئیجابی بوون و ئەرێنی بوون دەڕوات. ئەرێنی بوونی شواتە گەشتبین بوون و واتە چالاک بوون و هەست بە لێپرساویەتی کردن و ئامانزدار بوون لە ژیاندا خۆشەویستان. کەواتە وەکو گوتمان بەڕاستی بۆ ئیجابی بوون ئەخلاق و ڕەوشتی جوان بناغەیە، بناغە و ئەساسە خۆشەویستان، وەکو تازە ئاماژەمان پێدا بۆ ئیجابی بوون، بناغەی ئیجابی بوون، ئەساسی ئیجابی بوون بریتێ لە ئەخلاق و ڕەوشتی جوان. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، ئێستا تۆزێک لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕادەوەستم و هەندێک لەو ئەخلاق و ڕەوشتە جوانانە کە پێویستە جگەرگۆشەکانمان پێوە پابند بن، پێویستە گرنگی پێ بدەن، هەندێک لەو ڕەوشتانە زۆر بە کورتی باسییان دەکەین کە بەڕاستی هەر یەکێک لەوانە بەدەیان بەرنامە تەواو نابێتن. ڕەوشتی یەکەم خۆشەویستان کە پێویستە جگەرگۆشەکانمان پێوە پابند بن، پێویستە ئەم تێگەیشتنە و ئەم مەفهومە لە ناخیاندا بچێنین بریتێ لە ڕازگۆیی ئەخلاقێکی تا بڵێ جوان کە بەداخەوە لە سەردەمی ئەمڕۆماندا ڕازگۆیی بەداخەوە دەڵێم دووبارە زۆر ئەم ڕەوشتە جوانە لە ناو کۆمەڵگادا باری کردووە و نەماوە تەنها ئیلا من ڕەحیمە ڕەبی دەگمەن نەبێتن ڕازگۆیی زۆر کەم لە ناو خەڵکدا ماوە. ئەم ڕازگۆیی خۆشەویستان لە گرنگترین ئەو ئەخلاقانەیە، لە گرنگترین ئەو ڕەوشتانەیە کە پێویستە گرنگی پێ بدرێتن. واتە منداڵ هەر لە کچکەیەوە کاتێک هێشتا بچووکە پێویستە ئێمە جگەرگۆشەکانمان لەسەر ڕازگۆیی ڕابهێنین، بۆ ئەوەی کە بەڕاستی کەسانی ڕازگۆ، کەسانێک کە ڕازگۆن ئەوانە کاریگەری زۆر گەورەیان دەبێتن لەسەر خەڵک و ئەوانە بە بەردەوامی بەڕاستی بە زۆری ئەوانە دەبنە جێگای متمانەی خەڵکی. بە وەکو دایکی شێخ عەبدولقادری گەیلانی چیرۆکەکەی لاوانەیە لای زۆربەتان معروف بێتن، بە هەوڵ دەین وەکو دایکی ئەو چۆن توانی شێخ عەبدولقادر بە ڕازگۆی پەروەردە بکاتن، با دایکان و باوکانی ئێمەش بە هەوڵ دەن منداڵەکانیان هەر لە بچووشیەوە لە تەمەنێکی زۆر زووەوە منداڵەکان لەسەر ڕازگۆیی پەروەردە بکەن، بە هیچ شێوازێک نەکەن درۆیان لەگەڵ بکەن و بە هیچ شێوازێک فێری درۆکردنیان نەکەن، هەوڵدەن تا دەکرێتن بە هەموو شێوازێک فێری ڕازگۆییان بکەن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، خاڵی دووەم ڕەوشتێک تر لەو ڕەوشتانەی کە پێویستە ئێمە جگەرگۆشەکانمان لەسەر ڕابێنین بۆ ئەوەی ئیجابی بن و بۆ ئەوەی نمونەی دەرچن بریتیە لە ڕێزگرتن. دایکان و باوکانی بەڕێز، ئەم ڕەوشتە بەڕاستی زۆر گرنگە، یانی گرنجیەکی تایبەتی هەیە، چونکە ئێمە لە کۆمەڵگایەک دەژین، ئەو کۆمەڵگایە پڕە لە خەڵک، ئەم خەڵکە لەوانەیە چینی جۆرا و جۆری تێدایە، وەکو دەڵێن کەسانی جۆرا و جۆر لە کۆمەڵگای ئێمەدا دەژین، زمانی جۆرا و جۆری تێدا دەژیتن، ڕەگەز جنسیت جۆرا و جۆر، کەسایەتی جۆرا و جۆر لە کۆمەڵگادا و کۆمەڵگا پڕە لە خەڵکی جۆرا و جۆر. اینجا ڕێزگرتن بەڕاستی سیفەتێکە، ئەخلاقێکە، ڕەوشتێکە زۆر گرنگە بۆ هەموو جنسیاتەکان، بۆ هەموو ڕەگەزەکان، بۆ هەموو چین و توێژەکان، بۆ ئەوەی چونکە ئەگەر تۆ کاتێک کە ڕێز لە بەرامبەرت دەگری، بۆ ئەوەی ئەویش ڕێز لە تۆ بگریتەوە لە بەرامبەردا،
کاتێک کە تۆ ڕێزی لێ دەگری بەڕاستی کاریگەری زۆر لە بەرامبەرەکەت دەکەی بۆ ئەوی منداڵەکانمان خاوەنی کەسایەتی و کەسانی ئیجابی بن و کاریگەریان لەسەر خەڵک هەبێتن پێویستە فێریان کەین کە ڕێز لە بەرامبەرەکانیان بگرن. کاتێ ڕێزدار بوون خەڵک خۆشی دەوێن، کەسانێک دەبن نمونەی دەبن لە کۆمەڵگادا. اینجا خۆشەویستان، یەکێکی تر لەو ڕەوشتانەی کە پێویستە منداڵەکانمان جگەرگۆشەکانمان ڕابێنی لەسەری بریتیە لە ئەمانەت. هەوڵ دەین منداڵەکانمان لە تەمەنی زووەوە ڕابێنین لەسەر ئەمانەت پارێزی، گرنگی بە ئەمانەت بدەن، چونکە ئەم سیفەتە خۆشەویستان ئەگەر بە شێوازێکی سادەش بیتن بە هەوڵ دەین فێریان بکەین، ڕایان بێنین. بۆ نمونە هەوڵ دەین شتێکی سادە بدەینە منداڵەکانمان و پێیان بڵین کە پێویستە تۆ پارێزگاری لەو شتە بکەی و پێویستە ئەم شتە بپارێزی، لە ناوی نەبەی، خراپی نەکەی و پێویستە لە زووتری لە کاتی دیاریکراوی خۆیدا بۆ خاوەنەکەی بجێڕیەوە. ئێمە ئەگەر هاتو ئەوەمان کرد ئەوە توانیتمان لە تەمەنێکی زۆر منداڵەکانمان فێری ئەمانەت بکەین بۆ ئەوی بزانن کە شتێکی ئەوان نەبێ مافی کەسێکی تر بیتن ئەمانەت بپارێزن. جا ئەگەر بێگومان ئەو کەسە ئەو منداڵە کاتێک کە گەورە دەبیتن لەسەر ئەم ئەمانەت پارێزی ڕاهات، کاتێک دەبێتە فەرمانبەرێک، کاتێک دەبێتە بڕێوەبەرێک، کاتێک دەبێتە سەرکردەیەک، هەر لە منداڵیەوە زوو لەسەر ئەم سیفەتە ڕاهاتووە و ئیدی کەسێکی ئەمانەت پارێز دەبێ، ئیدی کەسێکی نمونەیی دەبێ، دی کەسێک دەبێ خۆشەویست دەبێتن. بۆیش وەک عەرەب دەڵێت التعلم في الصغر كالنقش على الحجر، فێرکردن لە تەمەنی منداڵی زووەوە وەکو ئەوە وایە کە نەخشێکت لەسەر بەردێک کردبێت، ئەوەی لە تەمەنی زووەوە فێر دەکرێتن لەبیر ناکرێتەوە، لەبیر ناچیتەوە، وەکو ئەوە نییە بە پیری بچێ بەرهەویری. ئیدی ئینسان گرنگە، یعنی منداڵ لە زووەوە فێری ئەو سیفاتانە بکرێت بۆ ئەوەی کەسێکی نمونەیی، کەسێکی ئەمانەت پارێز بێتن لە تەمەنی گەورەیشدا. خۆشەویستان، خاڵێکی تر و ڕەوشتێکی تر کە جگەرگۆشەکانمان فێر بکەین و ڕایان بێنین لەسەری بۆ ئەوەی کە منداڵی نمونەی بن، ئەویش ئەم خەسڵەت و ئەم سیفەت و ئەم ڕەوشتە جوانە بریتە لە هاوکاریکردن. التعاون، قورآنی پیرۆز فێرمان دەکات و پێمان دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. لەسەر کاری چاکە، کرداری چاک هاوکاری یەکتری بکەن، بەڵام لە کاری خراپ و صفاتی خراپدا هاوکاری و پشتگیری یەکتری مەکەن. خۆشەویستان، ئەم صفاتە بەڕاستی یەکێکە لە صفەت و ڕەوشتە هەرە گرنگەکان کە پێویستە منداڵ لە تەمەنی زووە فێر بکرێت چۆن هاوکاری کەسانی تر بکاتن، چۆن هاوکاریان پێشکەش بکات، چۆن پشتگیریان بکاتن. بۆ نمونە لەگەڵ براکانی خۆی لە ماڵەوەدا، یاخود وەکو گوتم لە ماڵەوە، یاخود لەگەڵ هاوڕێکانی خۆی لە قوتابخانەدا چۆن هاوکاریان بێ، چۆن یارمەتیان بداتن، چۆن بەشدار بێتن لەگەڵیان بەشداریەکی کاریگەر و کارا، یعنی بەشداریەکی کاریگەرانە و کارایان لەگەڵ بکاتن و یعنی هاوکاریەکی باشی برایەکانی خۆی و هاوڕێکانی خۆی بێت چ لە ماڵ، چ لە قوتابخانە، چ لە گەڕەکدا. و فێری بکەین ئەم منداڵەمان کە کەسێکی خۆ بە زلزان و ئەنانی و تەنها خۆویست و خۆپەرست نەبێتن، کەسێک نەبێتن کە تووشی ئینعیزال و دوورکەوتنەوە بێتن لە هاوڕەکانی، تەنها حەزی لە تەنیایی بێتن. نافێریکەین تێکەڵ بێتن لەگەڵ هاوڕەکانی و هاوکار بێت و هاوکاری بکاتن لە کردداری چاکە و لە کاری باشە. ئەمەمان ئەگەر فێر کرد لە تەمەنی زووەوە بێگومان بن، وەکو گوتم، وەکو سیفاتەکانی تری پێشووتە کە گەورە دەوێت، کەسێک دەبێتن لە کۆمەڵگادا بەرهەمی دەبێت، کەسێک دەبێتن ئەم کەسە ینی هاوکاری خەڵک دەکاتن، کەسێک دەبێت خۆشەویست دەبێتن بەهۆی ئەو هاوکاریکردنەی لە لای خەڵکەوە و کەسێکی نمونەوی دەبێت و ناوبانگ دەردەکاتن. خۆشەویستان، سیفاتێکی تر و ڕەوشتێکی تر لە ڕەوشتەکان بریتە لە خۆشویستنی بەرامبەرەکان. خۆشی خەڵکی بەرامبەری خۆش بوێتن و هاوکاریان پێشکەش بکات هەرچی چاکەیە و فێربوون و فێرکردن فێری بەرامبەرەکانی بکاتن، بەشدار بێتن لە هەر کارێکی چاک، بەشدار بێتن لە تەبەڕوعات و
لە بەخشین وەلو بە مەبلەغێکی سادەش بێتن، ئەگەر پارەکە پارەیەکی کەمیش بێتن، یاخود بە یەکێک لە کەلوپەلەکانی خۆی ببەخشیتن. واتە لە تەمەنی زوودا منداڵ فێرە بەخشین بکەین، فێرە دەستی دەستدرێژکردن و یارمەتیدانی بکەین بۆ بەرامبەرەکانی، وە کەسانی تری خۆش بێتن، بەرامبەرەکانی خۆش بێتن، خۆشەویستی خەڵک لە ناخیدا بچێنین. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی بەڕێز، خاڵێکی تر و سیفاتێکی تر لەو سیفاتانەی کە پێویستە ئێمە فێری منداڵەکانی بکەین، جگەرگۆشەکانمان لەسەری ڕابێنین، بریتیە لە خۆ بە کەمزانی، ئەتەواضع، خۆ بە کەمگری. خۆشەویستان، تەکەبوری نەبێت، کەسێک نەبێتن خۆ بە زلزان بێتن لەسەر هاوڕێکانی، لەسەر دۆست و برادەرەکانی، کەسێک نەبێتن چ لە ماڵەوە لەسەر خوشک و براکانی خۆی خۆ بەزل بگرێتن، یان لە قوتابخانەدا یان لە گەڕەکدا، بەڵکو کەسێک بێت خۆی فێری بکەین خۆ بە کەمگر بێتن، چونکە بەڕاستی خۆ بە کەمگری، تەواضع سیفاتێکە خەڵک زۆر حەز بەو سیفاتە دەکەن. خەڵک ئەو کەسەی کاتێک کە تەواضعە زۆریان خۆش دەوێ، کاریگەری زۆر لەسەر دڵی بەرامبەرەکان دادەنێ. بەڕاستی پێویستە بۆ پەروەردەکاران ئەم تۆیە، ئەم ڕەوشتە، ئەم سیفاتە بچێنن لە ناخی پەروەردەکراوەکان و منداڵ و جگەرگۆشەکاندا، بۆ ئەوەی ئەم سیفاتە بە شێوازێکی قوڵ کاریگەری لەسەر ناخی ئەو منداڵانە هەبێت و پەروەردە بن لەسەر ئەو ڕەوشتەوە. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز و پەروەردەکارانی خۆشەویست، کۆتا سیفات کە باسی دەکەم، کۆتا ئەخلاق و ڕەوشتی جوان کە لێرەدا پێم خۆشە باسی کەم و ئاماژەی پێ بدەم ئەوەیە بریتیە لە قسەی جوان. وتەی جوان با فێری منداڵەکانی خۆمان بکەین، جگەرگۆشەکانمان با لەسەر قسەی شیرین و قسەی جوان ڕابێنین، دووریان خەینەوە لە قسەی ناشیرین، لە وتەی ناشیرین، لە جنێودان. منداڵ کاتێک کە فێری وتەی جوان دەبێت و قسەی جوان فێر دەکرێتن، کاریگەری دەبێتن لەسەر بەرامبەرەکانی. با فێریکەین دەنگ بەرز نەکاتەوە لەسەر بەرامبەرەکانی خۆی، با فێریکەین بە جوانترین ناو بانجی بەرامبەرەکانی خۆی بکاتن، بانجی براو خوشکەکانی خۆی بکات، بانجی دۆست و هاوڕەکانی خۆی بکاتن بە جوانترین ناو. با فێریکەین منداڵ هەمیشە فێرە دەم بە خەندە بێتن، هەمیشە زەردەخەنە لەسەر لێوەکانی بێتن. هەروەها خۆشەویستان، لە کۆتاییدا دەڵێم زۆر ڕەوشتی تر هەیە، زۆر ئاداب و ئەخلاقی ئیسلامی تری جوان هەیە کە دەکرێت ئێمە منداڵەکان لەسەری ڕابێنین. ئەوە مشتێک بوون لە خوارێک، ئەگەنە ئاداب و ڕەوشتی جوانی ئیسلامی گەلێک زۆرە. بۆ نمونە فێری ئەدەبی مەجلیسی بکەین، چۆن لە مەجلیسدا لە کۆڕ و مەجلیسێکدا هەڵسوکەوت دەکات، چۆن لە کاتێک دەچێتە سەردانیەک و لە دەعوەتێکدا هەڵسوکەوتی چۆن بێتن، سەلامکردن و شێوازی سەلامکردنی فێر بکەین، شێوازی هەڵسوکەوتی لە مزگەوتەکاندا فێر بکەین. ڕەوشتی تر زۆرن خۆشەویستان، هەڵسوکەوتی وەکو گوتم بە شێوازێکی گشتی ڕەوشتە ئیسلامیەکان هەوڵ دەین فێریکەین و ئەم تۆیە لە ناخیدا بچێنین. ئەمە کۆمەڵێک بوون، وەکو گوتم هەندێک ڕەوش بوون، مشتێک بوون لە خوارێک پێویستە لەسەر پەروەردەکاران و دایکان و باوکانی بەڕێز کە لەسەری سوور بن و ئەم تۆیە و ئەم سیفاتانە لە ناخی نەوەکانیاندا بچێنن، بۆ ئەوەی ئێمە کاتێک کە ئەم مەفاهیمانە و ئەم ڕەوشتە جوانانەمان فێرکردن، پاش ئەوە خەیاڵ بکە جیلێک دەردەچێت، نەوەیەک دەردەچێت پابەند دەبێتن بە ئەخلاق و ڕەوشتی ئیسلامی. بێگومان بن کاتێک کە ئەم جیلە ئەم ڕەوشت و ئەخلاقە و ئەم ڕەوشتە جوانی تێدا دەبێتن، کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا. کاتێک کە کاریگەری لەسەر کۆمەلگا هەبوو، بێگومان بن ئەم کۆمەلگای ئێمە پڕ دەبێت لە واتای خەیر و خۆشەویستی و هاوکاری و چاکە و چاکەخوازی. ئیدی کۆمەلگا خۆشبەخت دەبێت و نەوەکان و جگەرگۆشەکانی ئێمەش کەسانی نمونەیی و کەسانی خۆشەویست دەردەچن. خۆشەویستان، ئەمڕۆژ کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆ هات تا ئەڵقێکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە. لێرەدا بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم، لای ئێوەم خۆش، خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.